بەڵێ لە سەرەتای پرۆگرامەوە پیرۆزباییمان ئاڕاستی هەموو مسلمانانی جیهان کرد. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوون یاخود یادی لەدایکبوونی پێشەوای مسلمانان پێغەمبەر صلی الله عليه وسلمە و ئێمەش بە دەرفەتمان زانی کە ئەم بەیانیە بتوانین بە چەند سرودێک ئەم یادە بەرزرا بگرین. هەروەک دەزانن لە هەولێریش ساڵانە یادێکی گەورە دەکرێتەوە. جا ئەم بەیانیە سەلیم عومەر سرود خوێن سرود بێژ لەگەڵمانە بێت و قسە دەکەین لەسەر شێواز و نەریتی خوێندنەوەی مەولود لە هەرێمی کوردستان. بەخێر هاتی مامۆستا. زۆر سپاس. زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس دەکەم. ئەم یادەش لە جەناب پیرۆز بێت و لە هەموو مسلمانان پیرۆز بێ و لە جەنابیشتان پیرۆز بێ. زۆر سپاسان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین و کەناڵی K24 کە لەم یادەش ئەسپی خۆی تاودا و هیوادارم هەموو لایەکمان لەم یادەدا ببێتە هۆی بەخۆداچوونەوە و ببێتە هۆی ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دایکبوونی ببێتە مایەی ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ڕەوشتەکانی پێغەمبەری خوا لە خۆمان بینینەدی، بەڵکو بێتە مایەی خۆشحاڵی بۆ هەم لایەکمان. بەڵێ مامۆستا بزانین یادی مەولودکردنەوە یان خوێندنەوەی سرود لە مەولودەکانەوە لە کێوە سەری هەڵدا و ئێستا لە ناو کوردستان بە چ شێوەیەکە؟ بڵێ بەخۆی با بڵێن لە مسر فاتمیەکان هەیە نزیک 800 ساڵ زیاتر بەر لە ئێستا ئەو یادەیان کردیتەوە. وەک بڵێن بەخۆی ئەو یادە پێغەمبەری خوا نەیفەرموو ئەو یادەم لە بۆ بکەن، یان سەحابەیەک بڵێ ئەو لە پاشی پێغەمبەری خوا ئەو یادەی کردبیتەوە کە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا و تابعین ئەو شێوە با بڵێن نەکرایەوە بەو شێوەی. لە مسر فاتمیەکان ئەو شێوەیان دامەزراندێ با بڵێن زیاتر یادی پێغەمبەری خوا و دوای ئەو با بڵێن لە هەولێر مزەفەرەدین ئەو یادەی بەرز ڕاگرتیە و ئەو یادە بەردەوام کرایە لە شاری هەولێر و خەڵک داوەت کراوە ئێوارەکەی خوان با بڵێن ناندراوەتە خەڵکی و دەف لێدراوە و سرود گۆتراوە. ئەوەش بەمانای ئەوەیە کە خۆشەویستی پێغەمبەری خواوە دەربڕینی محیبەت و خۆشەویستی هەموو گەلێک هەموو کەسێک با بڵێن یادێکی هەیە. ئێمەش وەکو مسلمانان ئەو یادەمان هەیە کە ئەو یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا بەرز دەنرخێنین و هەموو کاتەشیش با بڵێن محیبەت و خۆشەویستیمانە تەبەن لە بۆ ئەوەی نییە خوا نەخواستە بە عیبادەت ئەو یادە بکەینەوە بە عادەتە، یعنی با بڵێن عرف و عادەت هەیە، هەر کەسە عرف و عادەتێک هەیە، هەموو قەومێک عرف و عادەتەشی هەیە، بەڵام ئەمەش وەکو عرف و عادەت نە سونەتە نە واجبە. طبعا بە عرف و عادەت وەکو ئەوەیە گوناح باریش نابین ئینشاء الله لەسەری با بڵێن مامە عازیەک یان دایە عازیەک بەدەستە لەرزۆکەکانی خۆی پاقلاوەیەک یان شیرینیەک یان هەر شتێکی بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا دەژێڕی بە دڵخۆشی خۆی و دڵی خۆش دەکا، حتمما خوای پەروەردگار لەسەرەوەی عەزابی نادا و ئینشاء الله لەسەر ئەو شتەش ئەجر و پاداشتی هەیە. زۆر چاکە. مامۆستا کەواتەوە بێت ئێستاش بۆ هۆیەوە کە جەنابەت باس کردەوە وەکو خۆشی دەربڕینێک جگەلەوەی کە شیرینی و با بڵێن هەندێک جۆرە خواردنێک هەیە کە دابەشەکرێت بەسەر خەڵکە سرودیش ئەوترێت. حتمما. جا ئەم بەیانیە بە بۆنەی ئەو لەدایکبوونەوە ئەو خۆشی دەربڕینەوە بزانین جەنابەت چیت ئامادە کردووە؟ بە چاوان ئینشاء الله. وڵا حتمما شتی زۆرمان ئامادەیە و ئەو ڕۆژ هەر لە چەند مزگەوتێک مناسبە و سرود و مەولودمان هەیە و ئینشاء الله لێرە شتێکی خۆشتان پێشکەش دەکەین. ئینشاء الله. ئەمڕێگایەمە کە تۆ بۆ تێناوین چەند خۆشە دیداری پێغەمبەر لە ناو بەهەشتا
أصحاب لدوري أي خدا قرنا منين لدنيا والجمال أو لدوار روش بيبشم نكي لديدني أو هاي قربان يا رسول الله من بوفا نبوم رنقاك مدورة دورة بن ريحاني منان بيماني بنداية يا رسول الله بيماني بنداية يا رسول الله ضلتك رقايتي يا رسول الله ضلتك رقايتي يا رسول الله لقى الخدا من دجن يا رسول الله لقى الخدا من دجن يا رسول الله بو اوي بزانم يا رسول الله بو اوي بزانم يا رسول الله قرباني ناويت وبك يا رسول الله قرباني ناويت وبك يا رسول الله ناويت وتسندا خوشا يا رسول الله ناويت وتسندا خوشا يا رسول الله بيماني بنداية يا رسول الله ضلتك رقايتي يا رسول الله ضلتك رقايتي يا رسول الله دەنگت نەڕزێت یا ڕەبی و هەر دایمە ئاوها مسلمانان دڵخۆش بکەین يا ربي سلامت دەستەکانت خۆش بێت مامۆستا هەر ئەو یادەی کە فاتمیەکان کردویانەوە ئەو نەریتەدانە هەمان نەریتە کە ئێستا لە کوردستان ئەگرێت زیا و کەمی کردووە چۆنە هەمان پشتی خۆی بەخۆی با بڵێن لەو سەردەمی دەفە لێدراوە بە هەمان شێوە تەواشیع و قەسیدە گوترایە بەڵام جیاوازە ئەوەی خۆمان با بڵێن بە دەستوری خۆمان جیاوازە ئێمە هەندێک لەو تەواشیع و مەدحانەی بەسەر پێغەمبەری خوا گوترایە جیاوازی هەبووە طبعا ئەمە وەکو نەریتی خۆمان با بڵێن زیاتر شێوەی دەفلێدان و قەسیدە و ئەوانەیە ئەو سەرمێش بەو شێوەی بووە بەڵام میوان بە شێوەیەشتر بووە مەسەن لەوانەیە هەندە قەسیدەی تایبەت بە خۆیان پێشکەش کرد. باش مامۆستا ئێوە بێگومان مادەم یادەکە یادێکی خۆشیە سەردانی زۆرێ شار و شارۆچکەکانەکەن و لە هەولێر ئەو یادە بەجڕاگرێت لە مزگەوتەکان ئیتر لە بۆ نەخۆشەکانیش یادگاری خۆش دروستە بێت. چی یادگاریەکی خۆش چ بەسەرهاتێکی خۆش هەیە کە لە ناو یادەکانی مەولود؟ طبعا حتما مناسبانە بەشداریمان کردیە وەڵا شتێکی خۆش لە مناسبەشی بەشداریمان کرد طبعا لە با بڵێن هاوین بوو لە سەربانی شوێن و جێگایان دانابوو ئێمەش جیهاز و سەماعی خۆمان هەموو دانابوو با بڵێن جیهازەکەمان سەماعەکە لەو بەری بوو لە بەرامبەری خۆمان دامان نابوو ئیتر جیهاز و شتەکانیش لەکەنە خۆمان و دەستمان بە مەولود خوێندنەوە کرد بڕێک بەردەوام بووین و دەستمان پێ کرد طبعا خەڵکیش بڕێک ڕاوەستا بوو لە سەربانەکەی و سەماعەکەمان لێ دیار نەبوو
کاتەشی سەود نما کە سەود نما وڵام مەش گوتمان لەوانەیە جیهازەکە بی و سەیرەشی ئەولا ئەولامان کرد جیهازەکە دەستکاریمان کرد عیبی نییە سەود لۆ نما وڵامش گوتم زانین برایشکەمان لەگە گوتمان بزانین تەمەشایش بکەین لە سەماعەکەی کێشک ینی کێشەکەی چییە وڵا کە سیرمان کرد بینیمان مام عازیەکە بوو ئەو ساقۆیەکان هەیە ساقۆ کە لەبەری دەکەن تۆزێک درێژە ئەو قاپوتەکان لەبەری کرد وەڕاست بە سەماعەکەی دادا بوو وڵای مەش ئەوە چێوەی کردێ وتی کورەوە سەوتی گەلە زۆر وتی ئەو ساکەتەی خۆم پێدادایە هەشتەشی خۆش بوو کە لە مناسەبەکان بەسەرمان دێ هەتا جاری وها بۆ سەماعە بەربوویتەوە دامان نایە لەگەر دەبلێدان و ئەوانە بەربوویتەوە ئەوجا ئەو شتانە زۆر ڕوودەدا باشە مامۆستا با باسێک کەمێکیش لە ئەو قەسیدانە بکەینەوە هۆنراوانە بکەین کە بۆ مەولود دیتر بە دەف ئەژەنرێت و ئەوترێ زیاتر لە ناو کوردەواری خۆمانە ئەو قەسیدانە هی چێن هی شاعرە کۆنەکان هەمانە شاعرمان هەیە کە تەنیا بە وەسفی پێغمبەر صلی الله علیه وسلم وتبێتوی طبعا زۆر بووە ئێستا مەسەلەن مەولایە سەڵی زۆر گۆترایە و بەردەوامیش ئێستا دەگۆترێتەوە ماشەڵڵا بەرەکەتەشی زۆر زۆری هەیە و ئەو مەولایە سەڵێ کاتێکەت و یعنی هەر کەسێک کە دەیڵێتەوە ئەوی جێ لێ دەبی هەموو سەڵاواتە لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم و با بڵێن زیاتر لە شعرەکانی ناڵیە شعرەکانی بێخودیە و شعری تریشە بووە قەدیمە زۆر دەگۆترێتەوە ئەو شعرانە مثلەن شعری بێخودیە مەحویە ناڵیە ئەو شعرانە بەردەوام دەورەی باڵیان هەیە و هەتا ینی ئەمە زۆر جاری وا هەبووە کەسی تیا بوو مەسەلەن شعری نووسیە ینی لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا یەک لەوانە مەحویە وەزان مەحویە یان بێخود کاتێک دەوێت شعرێکی بنووسی لە بۆی نایە شعرەکە شەو زۆر بیر دەکاتەوە هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دێتە خەوی شعرەکەی لە بۆ تەواو دەکات کە دەڵێ بەو شێوەیە بنووسە جا شاعیران پێشتری حتمەن شعرەکانیان تێکەڵ بووینە یعنی ڕوحیانەتیان لەگەڵ شعرەکان تێکەڵ بووە تام و چێژەشی تایبەتی هەیە بەڕاستی بەڵێ جا مامۆستا حەزەکەی یەک سرودی دیکە ئەگەر ئامادە بێت چیت ئامادەیە مەولای سەڵی لەبەرەوەی لەو مناسەبانە زۆر دەگوترێ و بەرەکەتیشی هەیە ئەوتان پێشکەش دەکەم دەستەکان مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم بفرماني ماتي حيز النادي تندلي بردوي بفرماني ماتي حيز النادي تندلي بردوي لقوري تنجي دنياي زني دردي ولا بزن مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم هر لو روجي شاكولي دا ام داري علم وعرفانا حتى يستاد صور فصلا بهارا قاشتا سيرانا مولاي صلي وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم دەستەکانت خۆش بێت دەستەکانت خۆش بێت مامۆستا ئەوەی کە ماشەڵڵا دەنگ خۆشی زۆرمان هەیە کە سرود خوێنن و دەفی باشش لێ ئەدەن تا چەند لە کوردستان گرنگی بە مەولود بێژان وترا ینی دراوە کە جۆرە فستیڤاڵێکی ساڵانەتان هەبێ ئایا هەتا نەشتیوە بەڵێ طبعا بەڕاستی ینی پێویستە ئەو مناسبەیە و هەم با بڵێن
ئەو لەو یادەدا چونکە مامۆستا ببوورە من لێرە قسەکەت پێ بڕم مانگێکی بەبەرەوەی یعنی ئەم یادە ئەوە نییە بڵێن ڕۆژێک و دوانە و تاابی لە یەک مانگە چ جۆرە فستیڤالێک ئەکرێت چ جۆرە چالاکیەک ئەکرێت بۆی کە هەم بەردەوام بە هەم مۆلود بێژانیش زیاتر بناسرێت بەتەکید یعنی ئێستا لە شاری هەولێر دەکرێت و فستیڤالە ینی هەیە بەڵام لە ئێستا لەو ڕۆڕە ئەو فستیڤالە دەست پێ دەکات وەکو مەولود خوێنان ینی وەکو سرود بێژان ینی بەداخەوە دەست خۆش پرسیارەکەت ینی بەڕاستی حەقا ینی چاوێک بخشێندرێ بەو کەسانەی کە ئەو یادە دەکەنەوە با بڵێن ینی پێم سەری هەموو ساڵێ چەند کەسێکی دیاریکراوە ئەو مناسبەیە دووبارە هەموو ساڵێ یعنی حەق وایە چاوێک بخشێنەوە کەسانی ترمان هەیە کەسی تر هەیە دەنگخۆشە و کەسی تر هەیە شارەزایی هەیە کەسێشتر هەیە پێویستە یعنی هەر لە یەک بازنەی نەخولێتەوە هەر هەموو ساڵێ چەند کەسێک بی لە یەک ڕۆژیش بی حتمما دەکرێت مەسەلەن ڕۆژەکانی تریش بی و ئێستا مەسەلەن ئەوڕۆ یەکە لە 12 ڕەبیع الأول ئەوڕۆ یەکەم ڕۆژ دەست پێ دەکات بەڵام دواتر نامێنێ مەسەلەن وەکو فستیڤال بەڵام لە ماڵان و لە شوێنەکانی تکە بەردەوام هەیە و بەردەوام گرنگی پێدەدرێت زۆر باشە مامۆستا لەبەر ئەوەی کە یادەکە یادێکی بەرزە و ئێمەش بەرز ڕای ئەگرین و ئەمڕۆژ دەرفەتەکە زیاتر و زیاتر بە مەدح و سەنای پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە بە لەدایکبوونی ئەوەی تر باڵی ئاشتی و محبەت و خۆشەویستی بەسەر ئەم زەویەیە کێشراوە ئەم بەیانە زیاتر سوود لە جەنابەت وەرگرین چی دیکەت ئامادەیە وەکو دوابەرهەم حتمما شتیترم ئامادەیە دەست خۆش قسەکەت زۆر جوانە بەنسبەت ئەو یادەی طبعاً گرنگترین شت ئەوەیە ئێمە ڕازگۆیی ئەخلاقی جوان ئازایی و ڕەوشتی جوان لە خۆمان بینی نەدی لەو یادە ینی شەرت ئەوە نییە ئەتوو تەنها ئەو یادە بکەیەوە و تەواو هەموو شتی کافیە مثلا لە بۆ نمونە مثلا ئەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا قەسابەکان ئەوڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەن یان زێرنگرەکان ئەوڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەن ئەوە بەناوی ئەوانە بەڵام گرینگە خۆمان بگۆڕین ینی لە ئیش و کارمان ڕازگۆ بین ئەوەی کە پێغەمبەری خوا داوامان لێ دەکات هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یادی خۆی زۆر جار زانایەکان بەوەی دەهینەوە دەڵێن پرسیاریان لێ کردی ئەی پێغەمبەری خوا لۆ دووشەمان بە ڕۆژی دەبی فەرمووی لەبەرەوەی لەو دووشەمە لە دایک بوویمە بۆیە ئەو یادە دەکەمەوە هەتا چەند شتێشکە با بڵێن شێوەی داکەمارانە هەیە نازەم عیوانەکە پێی دەڵێن وەکو بزن مشکەیە تۆزێک عەرەب زۆر دەیخۆن لە سەعرایەکان هەیە طبعاً پێغەمبەری خوا نەیخواردیە وتیان یا ڕەسوول الله حرامە فەرمووی نە نەریتی قەومەکەی من وایە نایخۆن بێزی لێ دەکەنەوە ئەمنیش نایخۆم دەنا حرامیش نییە مەبەستم یعنی پێغەمبەری خوا هەندێک شت هەبووە لەبەر نەرید لەبەر ئەوەی ئەمە وەکو عیبادەت نایکەن وەکو نەرید ئەو یادە دەکەن هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داکمان ئامینە کاتێک دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زگم بووە ئەزیەتی نەدایمە طبعاً منداڵ با بڵێن کاتێک ئافرەت حەملی دەبی منداڵ ئەزیەت دانی مەسەلەن لە داشی دەدەهان تەپتەپ شەوانە چەندین جار ئەو داکە بەخەبەر دێ بەڵام پێغەمبەری خوا ئەو ئەزیەتەی نەبووە هەتا لە دایک بووە پێغەمبەر کاتێک لە دایک بوو یەکسەر سەری لە سوزدەی دانایە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک عەبدولموتەلیب لەناو عەرەب عادەت بووە کوپێک لە شێوەی قوڕ دروستکرایە خواردنیان ناو گەرم کردەوە ئەو کوپیان دادەنا لەسەر سەری منداڵەکەی لە ئەوی بەچاو نەچی طبعاً کاتێک بەیانی دێنەوە دەبینن کوپەکە شەق بووە پێغەمبەری خوا سەیری ئاسمانی کردیە ئەوە یەک لەو موعجیزانەی پێغەمبەری خوا و جوولەکەکان هەوڵیاندایە کاتێک ویستویانە یعنی بە شێوەی دەرۆزەکەر با بڵێن ڕێزم لە بۆ هەموو بە شێوەی هەژاری هاتون لە دەرکایاندا ئێمە فەقیرین هاتون پێغەمبەری خوا بدزن چونکە زانیویان ئەو پێغەمبەری خوایە نیشانەی هەبووە لە شانی پێغەمبەری خوا لە ڕاستەی زانیتیان پێغەمبەری خوایە هەتا بازرگانێکی جوولەکە هەبووە هاتیە ویستوێتی یعنی بیبە بە هەر چەندەشی بووە بیبە هەتا شەڕ کراوە ئێمە ئاگامان لێ نێ بەڵام پێغەمبەری خوا ئەو نور و بەرەکەتە لە بۆ ئێمە هات ئێمە مسلمانە شانازی پێ بکەین ئەو خێر و پاداشتە ئێمە دەیکەین ئەو عیبادەتی ئێمە دەکەین هەموو ئەزرەکە لەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم جا بابزانین وەکو دوا سرود کە ئەمڕۆ لە پرۆگرامی ئێمە ئەم ڕۆژە یادەکەینەوە بەزڕایەگرین و بابزانین دوا بابەتی جەنابەت چییە حبيبي
رسول الله طبيبي يا حبيب الله حبيبي خير خلق الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي يا رسول الله 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 لازم لا يناد أمره سران سار شاديان شاو بابونا يسدوري على يا مبارك بادي يا أمه الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي يا رسول الله 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 بهاري زندجي وزواني بعشقي وسوتوا بسلم ماي بداي وزواني بزاناتي هنا الله الله حبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي نور عرش الله طبيبي يا رسول الله ليش تصاغبه ودنقت نرزه ودستك خوش به مامۆستا سەلیم عومەر زۆر سپاس دەکەین ئەم بەیانیە جەنابەت وەکو مەولود بێژێک هاتیتە ئێرە و ئەم یادت لەگەڵ ئێمە بەزڕاگەر سپاس دەکەین دەستخۆشتان لێ دەکەین خی گەورە سەلامەتتان کە هەملایەکمان ببینە شوێن کەوتی پێغەمبەری خوا ئەو لەو یادە پیرۆزبایی لە هەمولایەکتان دەکەین وما أرسلناك إلا رحمة للعالمين طبعا خی گەورە پەروەردگار ئەو پێغەمبەری ناردیە ڕەحمەتە لە بۆ هەموو جیهانیان زۆر سپاس سپاس بەجەن زۆر سپاس